من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە باز لە کێشە و گرفتەکانی بەردەم کۆمپانیەکان بۆ باج و دەرامەت دەکەین. زیاتر لە 29,000 کۆمپانیای جۆربەجۆر هەیە لە نێو هەرێمی کوردستان. زیاتر لە 19,000 کۆمپانیە تاوەکو ئێستا پابەندی ئەوە نین باج بە حکوومەتی هەرێمی کوردستان بدەن. زۆربەی کۆمپانیەکان دەڵێن بڕیارەکانی حکوومەت سەبارەت بە باج نادادپەروەری تێدایە. دەڵێن پێویستە ئەو ڕێنمایانە کە تایبەتن بە باجدان هەموار بکرێتەوە و هاوکات حکوومەتیش پێی وایە بەشێکی زۆر لە کۆمپانیەکان و خاوەنی کۆمپانیەکان هەڵدێن لە باجدان و ئەمە ئەرکێکی نیشتیمانیە دەبێت هەموو کەسێک باج لەم وڵاتە بدات بە تایبەت ئەو کۆمپانیانەی کە داهات لەم وڵاتە پەیدا دەکەن. هاتووی باج بدەیت؟ پارێزەری تۆ؟ هاتیمە دوو قڵابمان فرۆشتووە، هاتیمە زەریبەی پشگیری زەریبەی ببە. دەمانێت پشگیریەکەی بن پشگیریەکەی دەرێ هەشتمان ئەو قەلابەمان بەناو بۆ هەر قەلابی 600,000 ناری زەریبەی دەبی بدەیت لۆ 8 مانگی گەلێک زۆرە بۆ 8 مانگی 600,000 6 تەنیە 6 تەنیە بەڵام بۆ دەڵێ زۆرە لەسەر چ پێوەرێک دەڵێ زۆرە بخۆی 6 تەنی ئەخروندا و ئیشی بخۆی ئیش و کار نییە بەو دەرەزێ یعنی تو حساب بکەی ڕۆژێ 80,000 ڕادەوەستەکەمە دەدەن حکومەتی لێ زەریبەی 80,000 بەێ 80,000 ڕادەوەستی یعنی پێت زۆرە تۆ تەبعەن زۆرە باشە ئەوان چی دەڵێن ناڵێن ئەمە یاسایە وابە دەرێنەوە یاسا ئەمەش وتمان یاسا خۆمان کردێ داوامان کردێ برادران پارەمانەوە بینن پارەکەی بن ئەگەر نەدەن چتامە سەر نەدەن ئیشەکەمان ڕادەوەستی ناتوانێت سیارە ینی ناچارن ناچارن نەک چ دەڵێیتە حکوومەت دەڵێ من دەمەوێت باجەکان ڕێک بخەمەوە دەمەوێ حکومەت چاو بۆ باز ئەو شتانە پێدا بخشێنەوە زەرورە تەبعەن زەرورە هەرێ پێم بڵێ تۆ وەکو خاوەن کۆمپانیایە ئەو داهاتەی کە هەتە بەقەت ئەو زەریبەیە کە لێ دەستێنن چۆن لەبەر ئەوانە داوا میزانێ دەکەن بە فەرز میزانە بێنە لەسەر ئەو میزانێ حساب ناکەنیانی بزان ئەو هەر ئەو میزانێ نبینیت چێ بە کێفێک خۆیان ئەوەیە مخاون ینی متمانە بە میزانێ ئێوە ناکە ئەسڵنی ئەخە بەڵام زۆر جار دەگوترێ خاوەن کۆمپانیاکان یاری بە ڕقەمەکان دەکەن دەڵێن هیچ ئیشمان نییە من ئیشم ئەوە نییە یانی بە چۆن یانی یاری بەەوە بکەم ئەوە نەبێت چاودێری لەسەر ئەوە بکەن کی یاری دەکا کی یاری نەکە بەس ئەوە لەوانەیە جاری من 1 ساڵ خسارە بکەم ئەوە لەسەر میزانیە دیارە مەحاسب ساڵە کۆمپانیات من لە 2016 ینی کەوای 3 ساڵە تا ئێستا داهاتن نیە بۆ کۆمپانیەکە نا هەبووە بەس دەڵم هەمووشە قازاند بووە بەس لەسەر میزانیە ناڕوە لەسەر میزانی ناڕە ئێستا زیادیان لێ وەرگرتی من پارەم داوە بەس یانی 1 ملیۆن هەیسە 1,800,000 دینار کەوای پارێکی زۆر نییە بەراورد بەس کۆمپانیەکەم کچکەیە کۆمپانیەکەم چییە بەس مەقامیکە بەت مەقامیکی کچکەی لە یەک مەقام ساڵانە ملیۆنی کەوایەتە پێ دوایە دەبی حکوومەت پێداچوونەوەی بە باج بداتن یان پێداچوونەوەیکی جدی بە زەریبە بە شێوەیەکی گشتی بکات ئەبێ دیار بێ لەسەر چی زەریبە لەسەر مەبیعات حساب دەکەن لەسەر چییە ئاخریانی ئەو میزانیە لەسەر هیچ ناڕوە ینی بە میزاجی بڕیار دەدرێت بەڕێی من ئەوەیە ینی بەڕێی من ئەو 2 ساڵە مراجعە دەکەم ئەوەیە ناشتوانانی ڕخنە بگری ناتوانێت کەواتە تو لێرەوە دەنگی خۆت دەگەین ئەم ساڵ میزانیم نەداوە لەبەرەوە مەشاکلی هەیە نازام چییە بە زەریبەم داوە لەسەر چه ئەساسی نازان تۆکو پارێزەرێک سەبارەت بە باجی کۆمپانیەکان تێڕوانینت چییە؟ تێڕوانینم ئەوەیە لە کاتی بازداندا هیچ بنەمایەکی یاسایی نین دەتوانین بڵێن یاسایەکان غەڵەتن لەبەرەوەی زۆربەی زۆری کۆمپانیەکان کاریان نییە یعنی ئەمە بەس قسەیە کە دەڵێ کاریان نییە یان بەڵگەتان هەیە کاریان بەڵگەمان چونکە یعنی وەزارەتی دارایی دەڵێ زۆربەی جار کۆمپانیەکان کاریان هەیە بەڵام دەیانەوە یاریەک بکەن و بۆی خۆیان لەباز بدەن من وەکو پارێزەر کە قسان دەکەم زۆربەی زۆری کۆمپانیا هەیە کە ئەمە ساڵانە نوێمان کردینەوە هیچ کارێکیان نەبووە بەس لەبەر ئەوەی تووشی غەڕامە نەبن باجیان داوە باجەکانش بە پێی یاسایی نین لەبەرەوەی شەریکەکان ئیشیان نییە لەو کاتەدا ئەوانە
ڕەچاوی دۆخی کۆمپانیاکە ناکرد لەسەر ئەساسێک پارەوە دەدەن لەسەر ئەساسی بەس کە کۆمپانیەکە ناوی هەیە و وجودی هەیە لەسەرەوە ئەساسەکە مەبلەغە پارەکە وەزارەتی دارایی دیاری کردیە و لەسەر ئەوە تەخوینی دەکەن و پارەکە دەن. باش چه ناوی پارێزێت بەڵام کێشە لێرەدا شتێکی ترە حکوومەت دەڵێ ئەگەر کۆمپانیایەک کاری نییە بۆچی دای ناخە لێرەشدا ئەو کۆمپانیانێک کە کاریان نییە کە لە کاتی ڕۆتینیاتی داخستنی کۆمپانیاکە هەر پارێکی زۆریان لێوە دەگیرێت بازیان لێوە دەگیرێت قوتار نابن لەوەی قوتار نابن دەبی هەمووی سافکەن و ئەو جە کۆمپانیاکە ئەگەر داشی بخان هەر دەبی پارە بدەن ئەگەر داشی نەخەن بەڵێ هەر دەبی پارە کەوایە ناچارە هەر دەبی پارەکە بەڵێ ناچارە هەر دەبی چارە سەر چێ بەڕێی تۆ وڵا چارە سەردا وا باشە ینی چاو بۆ یاسانەدا بخشێندرێتەوە و چارەسەرەکی لە بۆ بکەم حەزم لێ ئاماژە بە شتێکی دیکەش بکەم لە کاتی بازدان نائەدالەتی هەیە لە نێوان شەریکەکاندا شەریکەی وا هەیە ئیش و کاری زۆر زۆرە کەمتر بازی لێ وەردەگیرێت لە شەریکەکی کە نەفسی کاری هەیە. کۆمپانیاکان سەرپێکی زۆر دەکەن نازانم من ئەویان ناتوانم من بەنسبەت ئەو کۆمپانیای خۆم زباجەکان و شتەکان لە کاتی خۆیان ئەم بۆی تووشی غەرامە نەبێت میزانیەکە تۆ دەدەیتەوە بەڵێ لێرە تەقدیمیەکەیت احتیمان لەسەر میزانەکەی تۆ دەکەن میزانیە محاسب حازری ئەکا من پارێزانی پشت بە میزانەکەی تۆ دەبەست ینی بۆ خۆیان تەخمین ناکەن ناڵێن ئەم میزانیا ڕەفز دەکەینەوە ئەوانیش بۆ خۆیان لەگەڵ ئەو ڕێپێدراوەکان ئەو ژمێریارەکان ئەوان بۆ خۆیان میزانەکە حازرەکەن و حەسەب ئەو تعلیماتی کە لێرە دەرەچێت ئەیدەنە ژمێریارەکان ئەوانیش لەسەر ئەوە حازریەکان بە پێی نەشاتی شەریکە ئەوە نێت تۆ بڵێ ئەم شەریکەی من کە نەشاتێکی هەیە وەکو شەریکەیەکەی جەنەوە جیاوازی ناکرێت ناکرێت بەس باجەکان بە پێی نەشاتی شەریکە دیارەکە بە بۆ چوونی تۆ جیاوازی ناکرێت تۆ وەکو نوێنەری کۆمپانیاگە و کاتێک کە ڕادست پێدەی باج بدە ڕوبەڕووی چی دەبیەوە؟ وەڵی ڕوبەڕووی زۆر شتەبینەوە یەک لەو شتانە کە گلەیەکی زۆر هەیە لە خاوە کۆمپانیەکان کاڵێن ئەو باجە زۆرە ئێمە هیچ دەسەڵاتێکمان نیە لەو کاتە لێرە بەڕێبراتی گشتی بازدەران هەیە ساڵانە ئالێتێکی نییە بۆی تەنزیمکردنی ئەو ئالێتی نییە ئالێتەکەی چێ ئالێتەکەی بێ یاساوە بێ ئەوە بێ آخر ڕێنمایەکان کە دەهێنێ مەسەڵەن ساڵێک 2 میلیۆنە دەی هیچ هەنێ کۆمپانیا هەیە مەسەڵەن 4 میلیۆنەدا ئەبێ حەقیوە ئەبێ 8 میلیۆندا مەسەڵەن بۆ نمونە ینی جیاوازی جیاوازی هەیە لەسەر چه ئاساسێک تۆ ئەگەر مستەمسەکی تاوت هەبی ساڵانە بەپێی قانون دەبی میزانەکەی کۆمپانیەکەی خۆت بدەیت تۆ ئەوت داوە؟ میزانێ ئێستا حالیان کێشەی میزانی هەیە و تەجیلیان کردووە دوایان خستووە تاکویەکی 2019 بەبێ هیچ هۆیەک هیچ کۆمپانیەک هەتاکو ئێستا ئەوەی نەکردووە میزانەی تەقدیم نەکردووە. ئەی چۆن باز دەدەن؟ باجەکە بەپێی ئەوەی خۆی تەخمینی بەویستی خۆی بەویستی خۆی دەیخەمڵێنەوە ئەڵێ کاکە ئەو ساڵۆنێ ئێمەش کێشەی و گرفتێکی زۆرمان ینی پێتانەوەی گرفتە بە گرفتی دەزان بەتەکی گرفتێکی زۆریشە چ بڕێک پارە دانراوە تۆ بە بەڵگە پێم بڵێ کە ئەو پارەی داهاتەکەی شەریکەکە ئەوەندە نەبەوە ئەوەن زیادیاوەڕ من ناتوان بەڵگات بدەمێ بەڵام هەنێک کۆمپانی هەیە مەسەن کۆمپانیە تەندروستیەکان کۆمپانیە تەندروستی بڕەپارێکی بۆ دانراوە کە زۆرە بەڵام من کۆمپانیام هەیە ئەزانم هەندێک پارێزەر هەیە ئیشیان لەسەری کردووە نازانم ئایا عیلاقاتی شەخسی هەیە کە بۆیان کەم کردەوە زۆری کەم کردیتەوە کە حسابێکی کۆمپانیای بازرگانی کشتی بۆی کردووە. باشە بەزە تو دەڵێ بەڵگەم ئەم باسی بەڵگە دەکەم دەڵێم ناتوان بەڵگە دەم چۆن دەکرێمە بڵێن زەریبە وا دەکات جیاوازی نێوان کۆمپانیاکان آخر ئێستا ناتوان بڵێ لە پێشتر لەو دقەی ناتوانێت کەواتە لەو دقەی ناتوانانی بەڵام بە بەڵگە تۆ دەڵێ جیاوازی نێوان کۆمپانیەکان دەکرێت جیاوازێکی زۆرشێ. خەڵکێکی زۆر لە کۆمپانیەکان ڕادەکەن لەوەی باج بدەن بە حکوومەتی هەرێمی کوردستان کۆمپانیان کردوتەوە دەڵێن داهاتمان نییە چی ئەم کێشەیە؟ بەڕاستی ئەمە دەبێت لە سەرتاوە کردی تایبەت کۆمپانیەکان بە کۆڵەگەی بنەڕەتی ئابووری هەرێمی کوردستان دابنین ئەو زابین باز لە باج و خۆتزیینەوە لە باز بکەیت. ئێستا حکوومەت گرفتی هەیە یان کۆمپانیا؟ گرفتەکە لەوەیە بەڕاستی ئێستا کار بە یاسایەکان ناکرێت.
یعنی ئەو ناکرد ئەی کار بەچ دەکە حکوومەت یاسایەکان بەداخەوە وەکو شکل وەرگیراینە ئەگەر ناوڕۆژی یاسایەکان بچە ڕوحی یاسایەکان وەربگری پێم وانێ یەک کێشە هەبی لە بینی کۆمپانیا لە بینی حکوومەت تا ئێستا مەسەلەن بەڕاستی کۆمپانیا حساباتی خۆی تەقدیم دەکات زۆر زار حساباتەکە کۆمپانیا بەڕاستی بەشێک لە کۆمپانیەکان زەرریان کردێ بە تایبەتی لە دوای قەیرانی ئابووری و بڕێنی بوو فێڵ نییە لە بەشێکیان نەخێر بەشێکیان کۆمپانیا هەمومان دەزانین لەو قەیرانە ئابووری زەرریان کردیە بەڵام حکوومەت دەڵێ پارەیان لێ وەرناگرین لەوان نەخێر بەداخەوە یعنی ئەو حساباتی تەقدیم دەکەن لایانی حکوومەت لایانی وەزارەتی دارایی ئاعتراف بەو حسابەتە ناکە ئەویش حەقی هەیە لەبەرچە بەشێک لە کۆمپانیاکان قازانج دەکەن هەروەها خۆیان پیشاندن کە زەرد دەکەن کێشەکە لەوەیە یعنی ئەو کۆمپانیانی ڕاست دەکەن فعلا زەرریان کردی احتراف حساباتیان ناکرێت و ئەو کۆمپانیانی قازانج دەکەن خۆیان دەخەنە زانوی ئەوان و قازانجەکەی خۆیان دەشارنەوە ئەوەش ڕاستە کەواتە بە بۆ چوونی تو هەم حکوومەت هەم کۆمپانیەکان پێگیر نابن بە یاساکانی باجوودەران پێگیر بوون بە شێوازشکە بڵین گەڕانەوە بۆ شێکردنەوەی واقعیانەی یاسایەکان و کارکردن بە بەندە یاسایەکان یەک بەیەکی گەڕان لە دروستکردنی کۆمپانیاوە تا تەقدیمکردنی حسابات و تا وەرگرتنی باج بگەڕێتەوە سەر یاسا و بنەما یاسایەکان ئەگەر وا بکرێت کۆمەڵکی بەڕاستی کێشەکە زۆر گەورەیە حکوومەت بەشێکی زۆر لە داهاتی خۆی لەدەستدار بەهۆی ئەوەی بەشێک لە کۆمپانیەکان باز نادن و بەشێک لە کۆمپانیەکانیش زەرمەندن لەبەرەوەی هەم زەرریان کردێ دیسان دەبی بڕێک لە پارە وەکو ڕسوماتیان تۆ داوای جێبەجێکردن تەنانەت یاساکەی 82 دەکەی ساڵ 1970 نەخەر یاسا ژمارە 21 ساڵی 97 کۆمپانیەکان نظامی ممارەسەی مهنەی مراقب حسابات ساڵی 1990 و یاسایەکەی بازیش یعنی ئەو سێ یاسایانە بەڕاستی متداخلن و پێکەوە بەستراون. ئێوە کە نوێنەرایەتی تەواوی بازرگانەکانی هەرێمی کوردستان دەکەن چی دەڵێن؟ پێتان چۆنە؟ ئێستا لە هەرێمی کوردستان سەرووی 29,000 کۆمپانیا تۆمارە کەمتر لە 10,000 کۆمپانیا باج دەداتن بە هۆکاری ئەوەی کە بەشێک لە ئەوەی کە ناتوان باج بدەن قەیرانی دارایی کە لە 4 ساڵی ڕابردوو هەرێمی کوردستانی گرتەوە هەروەها ڕۆتینیاتێکی زۆر لە بەڕێوەبەرایەتی گشتی باج کە لە 2016 جێبەجێ دەکرێت لەسەر خاوەن کۆمپانیەکان نیگەرانیەکی زۆری دروست کردەوە کە ئەمە پێمان وایە ئەو ڕۆتینیاتە ئەو ڕێنمایانەی کە دەردەچی لە بەڕێوەبەرایەتی گشتی باج دەکرا لە بەر لە قەیرانی دارایی جێبەجێ بکرابایە ئەو گلەیە لێ دروست نەدەبوو بەڵام ئەوەی کە لە 2016 کۆمپانیەکان دەرگای کۆمپانیەکانی خۆیان دادەخست کەچی ڕێژەی باج و جێبەجێکردنی ڕۆتینیاتێکی قورس و جێبەجێکردنی کۆمەڵێک ڕێنمایی و دەرکردنی کۆمەڵێک ڕێنمایی کە بەداخەوە لە 2016 لە ناوەڕاستی قەیرانەکە نەدەکرات جێبەجێ بکرێت. ئەوان دەڵێن بەپێ ئەو میزانیەی کە کۆمپانیەکان بۆ ئێمەی ڕەوان دەکە ئێمە باجی حکوومەتی لێوەدەین کە ئەوە حەقێکی مەشروعە لە هەموو دنیا بەم شێوەیە پەیڕەو دەکەن. نەخێر تەنها پێوەەر بۆ وەرگرتنی باز وەرگرتنی میزانی شەریکات نییە لەبەرەوەی کۆمەڵێک ڕێنمایی هەیە لەسەر وەرگرتن و زیادکردنی ڕێژەی باز لە ساڵانە ئەو سەیری ڕێژەی بازی 2011 و 12 و 13 و 14 تو دەکا اینجا مەسەلەن باجی نوێت دەخاتە سەر هەروەها ڕێنمایەکان پێویستی بە پێداچوونەوە هەیە لەواتە دەتەوێت بڵێ دادپەروەری نییە لە ینی وەرگرتنی باج من نامەوێت بڵێم دادپەروەری نیە دەڵێم ڕێخستنەوەی پێویستە لەبەرەوەی ئەگەر ڕێخستنەوە لەبەرەوەی ڕێنماییەکان کە دەرچوونە من پێ دەڵێم ئەو ڕێنمایەنن لە ناوەڕاستی 2016 کە دەرچووە لە ناوەڕاستی قەیرانی دارایی دەرچووە کات و ساتی جێبەجێکردنی قەیرانی دارایەکە ئێمە وەکو کەرتی تایبەت پێمان وایە کاتەکەی گونجاو نەبوو دەکرا ئێمە وەرگرتنی باز بەوە نەبیتم بە زیادکردنی ڕێژە و زیادکردنی ڕۆتینیات بین باشدەر بێنین تاوەکو داهات بۆ حکومەت زیادکەین ئەمە پێمان وایە ئەگەر بەهات بە تەسهیل بکراوە ئاسانکاری بکراوە کۆمەڵک ڕێنمایی چۆن لە تەسفەی شەریکە وەزارەتی دارایی هاوکار بوو بۆ ئەوەی کۆمپانیەکان لە کاتی داخستنی خۆیان بتوان کۆمەڵک ڕێنمایی ئاسانکاریان لە بۆ بکرێ خەڵکەکی زۆر هات کۆمپانیەکانی داخست بەم بەهەماشەوە ئەو ڕێژەیە چەندە تۆ باسی دەوە کرد 29,000 کۆمپانیا هەیە کەمتر لە 10,000 پابندی دانی بات کەوای ئەوانی تر چارە نووسیان نادیار دەمینێتەوە لەبەر چی لەبەر ئەوەی
بەشێکی زۆر هەیە لەو کۆمپانیانن لە قەیرانی دارایی دەژی دەکرێت ئەو کۆمپانیانە بەشێکی زۆر لە کەرتی تایبەت لە زروفە ناخۆشەکانی هەرێمی کوردستانەوە دەستگری حکومت بوونە دەستگری خەڵک بووینە توانیان دەرئەنجامت بن بۆ ئەوەی قەیرانەکان تێپەڕێنن لە ساڵی 91 ئێمە هەموو لە بیرمانەکە لە دوای کۆڕۆکۆ کەرتی تایبەت توانی خزمەتێکی باشی کۆمەڵگەی کوردەواری بکاتن توانی خزمەتێکی باشی حکومت بکات لە 2023 بە هەمان شێوە لە 2014 هەتاوەکو هەژدە بە هەمان شێوە بۆیە دەکرێت ئێمە دووبارە بنیادنانی بیرۆکەی ئەوە بیتن کە کەرتی تایبەت و کەرتی گشتی تەواوکەری یەکتنن. هەندێک جار باس دەوە دەکرێت خاوەن کۆمپانیا پارێزەرەکان گلەیی دەکەن دەڵێن ئێمە میزانیەی حیساباتی ساڵانە دەدەین بە بەڕێوەبەرایەتی باج بەڵام پشت بە یعنی ئاماری ئێمە حیساباتی ئێمە نابەستن. بەداخەوە یەک لە کێشەهەرە گەورەکان یان تەحدیاتە گەورەکان بەردەم موسسەی باز لە هەرێمی کوردستان و لە عێراق بەگشتی ژمێرەی کۆتایی کۆمپانیەکانە بەگشتی کە لەلایەن محاسبی قانونیەوە کۆمەڵێک ڕێکار و یاسا و ئامرازی پەیوەندیدار بۆ بابەتە هەیە بەداخەوە زۆربەی هەر زۆری ئەو ژمێری کۆتایانە معلوماتی ناڕاست و ناتەندروستیان تێدایە زۆربەی هەر زۆریان وەهمین و یاسای باس کە یاسایەکی عمومیە یاسایەکە لە قانونی عامە قانون دەڵێ لا يمكن أن يخالفها ئەگەر هاتو ژمێری کۆتایی ئەو کۆمپانیانە ناڕاست و ناتەندروست بوو مخەمنی باس ڕاستەوخۆ ئەو قانون ئەو حەقی پێداوەکە ڕەتی ئەو معلوماتانە بکاتەوە و بەگوێرەی تەقدیری ئیداری تەقدیر بکرێت لەلایەن خودی مؤسسەی بازەکان بەداخەوە دیسان دەڵێن بەداخەوە یەک لە کێشەهەرە گەورەکان ئێستا لە بەردەم ئێمە ئەو ژمێرەی کۆتایی کۆمپانیەکانە کە ئێستا حالیان لە قەیران داینە ئێمە ئەو ژمێرە کۆتایی کۆمپانیەکان وەرناگرین هەتاوەکو محاسبی قانونی بەڵێن نامەیەک نەدا کە ئەو معلوماتانەی دەرزی کردووە ڕێکی خستووە لەناو ئەو میزانی لەناو ژمێرە کۆتایی کە معلوماتی ڕاست و تەواون بۆ ئەوەی ئێمە بتوانین تەبەنی بکەین بیکەینە بنەما بازی لەسەر هەژمار بکەین. دکتۆر چۆن دەزانن حیساباتی ئەو کۆمپانیای هەڵەیە حیساباتی ئەو کۆمپانیایە ڕاستە؟ کۆمەڵێک پێوە و معایر هەیە لەلایەن ئێمە لە مؤسسەی بازەکان لەلایەن خودی خەمڵێنەرەوە کە ساڵانی ڕابردوو هەندێک شتێ لە ساڵانی ڕابردوو دەکرێتە بنەما هەندێک لە تحقیقی مەیدانی بە دوواداچوونی مەیدانی لەلایەن دامودەستگاکانی دیکەوە دەردەکەوێت کەوا سین من کۆمپانیای سین فێڵی کردووە لە حکومەت بەداخەوە ئەو زاهرەیە تەنزیمی زاهرە لە کۆمەلگا ئاسان نییە پێویستی بە ڕێکاری تونند و تۆڵ هەیە پێداچونەوە بە یاسا و ڕێساباوەکان هەیە پێداچونەوە بە تعلیمات و ئەو پەیڕەوەی هەیەکەوە پێشتر کاری لەسەرکرا بەداخەوە یاساکانی با زۆربەی هەر زۆری ساڵی 50کان و 60کانە. باشە دکتۆر بەشێک لە پارێزەرەکان باسییان لەوە دەکرد کە گلەییان لەوە دەکرد کە هەندێک ینی بەڕێوەبەراتی باج ئەوانەی کۆمپانیای گەورن بە شێوەیەک مامەڵەیان لەگەڵ دەکات کۆمپانیای هەژارش بە شێوەیەکی دیکە دەڵێت ئەوانەی هەژارن داهاتیان کەمە ناچاریان دەکات پارە بدەن ئەوانەی کە داهاتیشیان زۆرە بەقەت کۆمپانیایە کە داهاتی کەم بێت نەخێرەوە پێچەوانەکەی ڕاستە ئێمە بە ژێرەی یاسا و ڕێسایانی کە لە بەردەستمانە لە مؤسسەی بازەکان کاری لەسەر دەکەین هەر کۆمپانیایە گەورە بێ یان گچکە بێ بەلای ئێمەوە مهم نییە بەلای ئێمە ئایا ئەو کۆمپانیا تا چەند ڕبحی هەیە قازانجی هەیە قازان ئێمە باز لە قازانج وەرەگرین ئێمە دەمانەوێت ئامانجمان ئەوەیە کۆمپانیایە ئەگەر قازانجی نەکرێت بە هیچ زۆرێک بازی لێوەرنەگرین بەڵام بەداخەوە دیسان دەڵێن بەداخەوە ئەو ژمێری کۆتایی کۆمپانیاکان کە پێشکەش بە مؤسسەی باز دەکرێت معلوماتی ناڕاستی تێدا ئەگەر ئەو بتوانین لەو بابەتە ئەو قیتاع ئەو مەجالە ڕێخینەوە ئەو کاتی 100% بە ژێرەی داهاتی کۆمپانیامە دەتوانین باز وەرگین یعنی باز لە کەسێک یان لە کۆمپانیایەک شخصی معنەوی بیان طبیعی بازی لێوەرناگرین ئەگەر هاتوو ئەو شوێنە یان ئەو مؤسسەیان ئەو کۆمپانیای قازانجی نەکردبێت. باشە ببوورە بەڵام باز دەوە دەکرێت ینی کۆمپانیا هەبووە ینی نووسراوی وەزارەتێکی تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستانی هێناوە کە بێکار بووە بەڵام ئێوە گوتوتانە ئیلا دەبێ باش بدە. نا بەو جۆرە نییە ینی ئەکید مخەمنەکە کە هەڵدەستێت بە تەخمینکردنی ئەو بازی کە لەسەر ئەو کۆمپانیایە کۆمەڵێک پێوەر و معایر هەیە و بەلیزان دەکرێت و ئەو لیژنانە دەچن ئەگەر ژمێری کۆتاییەکەی ڕەت کراوە لەلایەنەوەیان هەڵدەستن بە
تحقیقی مەدانی سەبارەت بە غەڕامەکردنی کۆمپانیەکان سزادانی کۆمپانیەکان ئێوە هیچ کۆمپانیای غەڕامەتان کردو لە ڕابردوون بەڵێ هەر کۆمپانیایەک لە کاتی دیاریکراوی خۆ کە یاسا دیاری کردووە کە پێویستە ژمێرەی کۆتایی خۆی یان ڕبحی خۆی یان ئیرادی حقیقی ڕاستەقینی خۆی پێشکرد بە مؤسسەی باز بکات کە سی6 هەموو ساڵێکە ئەو ساڵ درێژمان کردەوە لەبەر ئەو کێشە و قەیرانانەی کە هەبوو لە هەرێمی کوردستان ئەگەر هاتوو هەتا ئەو کاتە کە مۆڵەتەکە مۆڵەتی یاساییە لە قانون قاعدەش قانونی دەڵێ ئازال القانونی مۆڵەتە یاساییەکان کە یاسا دیاری کردو من نظام العام لا يمكن أن يخالفها هەر شتێکە لە یاسا هاتبێت کاتەکەی دیاریکراوێ سڵتەی تەنفیزی ناتوانێت دەستکاری بکات ناتوانێت کەمی کاتەوە بە تەکید زۆر ئەو شەریکانی کەوا پابەند نەبوونە بە یاسا و ڕێساکانی باس هەر شەریکەیەک گەورە بوو بێیان بچکە بوو بێت ئەکید ئەوەی لێوەرگیراوە سەرپێسی بە جوورەی سەرپێسەکەی خۆی غەڕامەکراوە هەرێمی کوردستان زۆر باشترە لە عێراق ئێستا حالیان زۆر باشترە بەڵام پێویستی بە هەماهەنگی و تەنسیق هەیە ئەگەر بڵێن باسی ڕێژە بکەین دەتوانین بڵێن لە سەدا چەند کۆمپانیەکان خۆیان دەدزنەوە لە ناتوانم ئامارەشی تەواو و دقیق دەزانێن ناتوانم بەڵام ئەوە دوا دەرناکەوێت کات و بڵێ چەند بەڵام تەهڕوب لە هەموو مەجالات زاهرەیە ئەو زاهرێش پێویستی بەڕێخستنەوە هەیە کاریگەری هەبووە باز نەبوو بە کولتور بازدان لە وڵاتی ئێمە نەبوو بە کولتور. 19,000 کۆمپانیایان زیاتر تاوەکو ئێستا پابەندیە باج بدە بۆچی؟ خۆی وەرگرتنی باج ئێمە تەڵان وەکو یەکێتی بەڵێندەران ئێمە وەرگرتنی باج لە هەموو دنیا لە هەموو دەوڵەتان هەندێک دەوڵەت هەیە کەوا بەرهەمی استراتیژی وەکو نەوت و ئەوانەی نییە یعنی ڕاستەوخۆ پاڵپشتن بە وەرگرتنی باج ئێمە وەکو هاوڵاتیەکی دروسۆزی ئەو وڵاتە حەزمان لەیە کە حکومەت بعد زۆر بگێ بە شێوەیەکی ڕێکوپێک بەڵام دەبێ ئەوانە هەموارکێتەوە هەندێک ڕێکاردا بنرێکەوە نە حکومەت تێدا بە نەحەقی وەرگێنە کۆمپانیەکەش بە نەحەقی تێدا هەر بۆ کۆمپانیەکان یعنی ئێستا لە هەردوو بواردا نەحەقی هەیە نەحەقی لە هەردوو بواردا بۆ نمونە ئێمە لە تاسیسی شەریکە دامەزاندنی کۆمپانیەکان شتێکی پێ دەڵێن میزانیەی شەریکات ساڵانە وەردەگیرێت خۆی میزانیەکە یعنی ئایدیەکە لەو ئەوەیە کە خلالی ئەو ساڵە بزانن ئەو کۆمپانیە چەندی ئیشکردوەوەکو باج خۆی لە قازان زۆر دەجێ بزانین چەندی قازان کردووە وەرگین بەڵام بۆتە کەلتور محاسبە طبعا زۆر ڕێکاری خراپی تێدا هەیە دەبێ بچێ لای محاسبی قانونی و دەبێ بچێ نەقابەی محاسبین و دەبێ محامین و مهندسین ئەمانە هەمووی زیادە بۆ ئەوەی خاتریەوەی کە مخەمینی زەریبەکە بزانی پوختەیەکی هەبێت باشە ئێستا پێتان وایە عەدالەتی هەبی لە نێوان کۆمپانیایە کە ساڵانە داهاتی زیاتر لە 100 میلیۆن دۆلارە لەگەڵ کۆمپانیایە کە لەوانەیە يعني نزیک مەبلەغێکی مەحدودی نەخێر عەدالەتی دانیم نا حەقیقی زۆریش هەیە بەرامبەر بە کۆمپانیا بچووکەکان باجیان لێوە دەگیرە و ڕێکاری توندیان لەسرە کەچی کۆمپانیای گەوری و کۆمپانیای نەوتیەکان یان هەندێک کۆمپانیای وەبەرهێنان ئەوانە هیچ باجیان لێوە ناگیرێ خۆی ئەسڵی فکرەی وەرنەگرتنی باج و بوومەرەگە لە وەبەرهێنەرەکان نابایە بۆ هەمووان باە تەنیا بۆ ئەوانەی کە پرۆژەی ئیستراتیجی کە پێیوەستە بە ئینفراستراکچەر باشە کەوایە بەخشینی کۆمپانیەکانی نەوتی بە هەڵە دەزانی تاوەڵێسە لە پێدانی باڵێ غەڵەتە دەبێ کۆمپانیا گەورەکان زیاد گەورەترین کۆمپانیان کە زۆر قازانج دەکەن لە بواری نەوتی دەبێ زەریبە بازیان لێوە بگیرێت کەوای ئێوە لەگەڵ هەموارکردنەوە دەبێت چاکسازی بکەن ئێمە لەگەڵ هەموارکردنەوەی یاسای وەرگرتنی باج کە یاسای 113 ساڵی 1992 زۆربەی زۆری بڕگەکانی دەبێ هەموارکێتەوە لەگەڵین لەگەڵ ئەوەی نەکە سیستەمێکی جێبەجێکردنی وەرگرتنی بازیش لە بەڕێوەبەتی گشتی بازەکان ئەویش هەموار بکێتەوە وەرگرتنەکە بۆ شێوەی بێ کە نا حکومت ناحەقی بەرامبەر بکرێ و هەڵاتن لە بازە بێ ئێمە لەگەڵ هەڵاتنینە خەڵک لە باز هەڵبێ بەڵام لەگەڵ ئەوەژینە کە ناحەقی بەرامبەر بە هەموو کۆمپانیەکان بکرێت کە بە شێوەیەکی نادروست بازیان لەوە بگرێ و لەگەڵ هەموارکردنەوەی یاسایی وەبەرهێنانی لە بەڕگەی باز بەخشینی باز و هەروها بەخشینی باز لە ڕێکارەکانی بازرگانیش.
بەشێک لە خاوەن کۆمپانیاکان و پارێزەرانیان گلەی لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن کە وەرگرتنی باش تەنانەت لەو کۆمپانیانەیە کە داهاتێکی کەمیان هەیە ساڵانە و بەهۆی قەیرانەکانیشەوە بەشێک لەو کۆمپانیانە هەر هیچ داهاتیان نەبووە. دەڵێن پێویستە حکوومەت باج لەو کۆمپانیە زەبەلەحانە وەربگرێت لە هەرێمی کوردستان کە ساڵانە بە سەدان ملیۆن دۆلار قازانج لەسەر خاچی هەرێمی کوردستان دەکەن. نابێ بە هیچ شێوەیەک چاوپۆشی لەوانە بکرێت بە تایبەت ئەو کۆمپانیە زەبەلەحانەی کە لە کەرتی نەوت کار دەکەن. حکوومەتیش دەڵێت ئێمە جیاوازیمان نەکردووە، بەڵام یاسای تایبەت بە باجەکان پێویستی بە هەموارکردنەوە هەیە بۆ ئەوەی لە مەودووە هیچ خاوەن کۆمپانیایەک لە دانی باج هەڵنێو و پابەندی ڕێنماییەکانی پێدانی باج بێت لە هەرێمی کوردستان. دوا بڕیار لای حکوومەتە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست بێت.